إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خواهی پروردگار لو دنیای دا که نخوشی و دردی داناوه، درمانیشی داناوه و درمانیشی ناردووه. بۆیە ئینسان تووشی زۆر نەخۆشی و بەڵاو موسیبەت دەبێت کە زۆریان و هەموویان بگرە تاقیکردنەوەیە بۆ ئینسان و پلە بەرزکردنەوەی ئینسان و مایەی عیبرەتە بۆ ئینسان. بەڵام خوای پەروەردگار لەگەڵیدا دەرمان و چارەسەریشی ناردووە بۆ ئەوەی کە ئینسان ئەو چارەسەرانە بەکار بێنێت، هەمیشە پەنا بۆ خوای پەروەردگار ببات و ئاگای لە خودای پەروەردگار بێت. یەکێک لەو نەخۆشیانە و لەو دەردە کوشندانەی کە لە ناو کۆمەڵگادا هەیە کە جاری وا هەیە ئەو کەسە هەست بە خۆی دەکا و جاری واش هەیە هەست بە خۆی ناکات، بریتیە لە نەخۆشی و دەرد و بەڵای چاوزار خواپەناماندات. بۆیە بە کورتی هەندێک باسی کاریگەری ئەو چاوزارە دەکەین و دواتریش باسی چارەسەر و خۆپارێزی لە چاوزار دەکەین. چاوزان بریتیە لەوەی کە ئینسان سەرنجی شتێک دەدات بە چاو لە کاتێکدا کە بەلایەوە زۆر سەیرە، یان بەلایەوە زۆر جوانە، یان ئەوەتانێ لەبەر حەسادەت بەو شتەی ڕادەڵێت و لە نەتیجەی ئەوەدا ئەو شتە بەر چاوزار دەکەوێت. جا کاریگەری ئەو چاوزارە جاری وا هەیە مردنە، جاری وا هەیە نەخۆشیە، جاری وا هەیە دەرد و بەڵا و موسیبەتە خواپەناماندات. خی گەورە دەفەرمێت: وئین یەکاد الذین کەفەڕوا لەیزلیقونەک بئەبصارهم. ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بێباوەڕان وەختێک کە گوێ لە تۆ دەگرن، وەختێک کە تەماشای پلە و پایێ و شەخصیەتی تۆ دەکەن، لەبەر حەسادەتیان بە تۆ خەریکە جاری وا هەیە دەتخەن بە چاوە و لە چاوت دەبن و تووشی ئەوە دەکەن کە تووشی چاوپیسی ببێت، تووشی چاوزار ببێت. لەیزلیقونەک بئەبصارهم. هەروەکو ئیبن کەسیر لە تەفسیرەکەی خۆیدا باسی کردووە، ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە چاوزار کاریگەری هەیە و هەروەها ڕاستە و لە واقعدا کار لە ئینسان دەکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕوونی پێمان دەفەرمێ: العین حق. چاوزار حەقە و ڕاستە و هەروەها کاریگەری هەیە لە واقعدا. ودەفەرمێ: وەلەو کانە شەیء سابق القدر سبقته العین. ئەگەر شتێک هەبوایە پێش قەزا و قەدەری خوای پەروەردگار بکەوتایەتەوە، چاوزار ئەوەندە کاریگەرە پێش قەزا و قەدەریش دەکەوتەوە. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم: العین تدخل الرجل القبر. کاکەوەریا بە ئەی ئینسان، پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم، چاوزار ئینسان دەخاتە ناو قەبرەوە، واتە ئینسان دەکوژێت. وتدخل الجمل القدرة. جاری وا هەیە خۆشتر دەخاتە ناو منجەڵەوە، واتە دەیکوژێت و تووشی ئەوە دەبێت کە بیکوژیەوە، یاخۆ جاری وا هەیە فریای کوشتنەوەشی ناکەوێ. ئەسمەعی بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ: پیاوێکی چاوپیس دوو لە ڕووی جەنابتان گوێی لە دۆشینی مانگایەک بوو، زۆر پێی کاریگەر بووە، سەری سۆڵما کە دیارە زۆر شیری بووە و پێی کاریگەر بووە.
جاگوتی ئەو مانگایە کامەیە کە ئەوەندە وا بەو شێوازەیە سەرسوڕهێنەرە، خاوەنەکەشی ویستی ناوی ئەوەی پێ نەڵێت کە مانگایەکەیان دەدۆشی، ناوی مانگایەکی دیکەی پێگوت بۆ ئەوەی نەیخات بە چاوزارەوە. دەفەرمێ لە دواتردا هەردوو مانگایەکەی کوشت هەردووکیان مردار بووە، فریای کوشتنەوەشی نەکەوتن. ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وتدخل الجمل القدرة، کاکە وریا بە حۆشتر دەخاتە ناو مەنجەڵەوە ئەوەندە کاریگەرە. وریا بە ئەی ئینسان، ئەی ئەو کەسەی کە چاوزارت هەیە، ئەو کەسەی کە بە خۆت دەزانی یان بە خۆت نازانی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم زۆربەی ئومەتی من لە دوای قەزا و قەدەری خوای پەروەردگار بە چاوزارەوە دەڕۆن. ئەوە بەڕاستی ئینسان دەبێت تێیدا وریا بێت، دەبێت ئینسان بین بکاتەوە کە ئەگەر وریانە بێت جاری وهەیە تووشی قەتڵ دەبێت، جاری وهەیە تووشی لە ناوبردنی ناز و نیعمەت دەبێت. لە فەرمایشتی صحیحدا هاتووە کە عامری کوڕی ڕەبیعە بەلای سەهلی کوڕی حونەیف داڕەت دەبێت لە کاتێکدا کە خۆی دەشوات. کاتێک کە جەستەکەی دەبینێت دەڵێ ئاحبەرە لەو جەستەیە بەخوا نەمبینی و هیچ کەسێک جەستەی ئاوا جوان و سپی بێت، تەنانەت ئافرەتیش ئەوەندە جەستەی جوان نییە. دەفەرمێ سەهل یەکسەر کەوت بەسەر زەویدا و ئاگای لە خۆی نەما، لە هۆش خۆی چوو. بردیان بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، گوتیان ئەی پێغەمبەری خوای چی لێ دەکەیم؟ گوتی گومانتان لە کێ هەیە؟ فەرموویان عامیری کوڕی ڕەبیعە بەلایدا ڕەت بووە. بانگی عامیریان کرد کە دیارە ئەو پێی هەڵا گوتووە. بۆیە دواتر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێکرد کە خۆی بشوات یاخود دەست نوێژ بگرێت، ئاوی ئەو پیاوەیان کرد بەسەریدا و بەهۆش خۆی هاتەوە. جا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم کاکە بۆ براکەتان دەکوژن، ئەگەر ئینسان شتێکت بینی کە بەلاتەوە سەیر بوو، کە بەلاتەوە زۆر سەسوڕهێنەر بوو، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فليدعو له بالبركة، کاکە داوای بەرەکەتی بۆ بکە برام، ماشاء الله یەک بڵێ بۆ ئەوەی کە چاو کاریگەری تێ نەکات. بۆیە ئینسان کە شتێکی بینی، ئەگەر شتەکەی بەلاوە جوان بوو یاخود شتەکەی بەلاوە پەسەند بوو، ئەگەر چاوزاری هەبێت یان نا، ئەگەر بەخۆی بزانێت یاخود نەزانێت، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فليدعو له بالبركة، کاکە داوای بەرەکەتی بۆ بکە، ماشاء الله یەک بڵێ بە ماڵی خەڵک لە هەر مەڵێ کاکە جاری وهەیە ناز و نیعمەتێک لە ناو دەبەی، جاری وهەیە ئینسانێک تووشی قەبر دەکەی، جاری وهەیە ئینسانێک تووشی نەخۆشی و چەندەها بەڵاو موسیبەت دەکەی. لەبەرەوە بزانە ئەی ئینسان، ئەی ئەو کەسێک کە چاوزارت هەیە، ئەتۆ کەسێکی کە لە ڕاستیدا ناز و نیعمەتی خوای پەروەردگار لە ناو دەبەیت، کەسێکی جاری وهەیە بە فەرمانی خوا، تەبعاً ئەو شتانە هەمووی بە فەرمانی خوای پەروەردگار دەبێت، بەڵام جاری وهەیە ئینسان تووشی نەخۆشی دەکات، ئینسان تووشی کوشتن و مردن دەکات، ئینسان تووشی بەڵاو موسیبەت و ئافات دەکات. خوای پەروەردگار پەنامامدا ئەگەر ئینسان وریای خۆی نەبێت. لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ العین تدخل الرجل القبر، کاکە چاوزار ئینسان دەخاتە ناو قەبرەوە. العین حق، چاوزار حقە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دەبێ ئینسان خۆی بپارێزێت و دەبێ ئینسان وریا بێت. کاکە ئینسانی وهەیە دانیشتووە هەر دەڵێ ئیشی نییە، چاودێریکردنی خەڵک نەبێ و تەماشاکردنی خەڵک نەبێت، هەر کەسێک بەلایدا ڕەت بێت، هەر کەسێک شتێک بباتەوە، هەر کەسێک جاری وهەیە شتێ بکڕێت، ئاحبەرە ئەمە لە کوێی بوو، ئاحبەرە ئەمە بەچی پەیدا کرد بۆ خاوەنی ئاو هەموو ماڵ و سامانە، ئاحبەرە بەخوا کەزۆکە ئەو کەسە نییە. ئەهێ کاکە تو بووی بە مەحامی خەڵک برام، بابە تۆ بڕۆ بەلای ئیشی خۆتەوە چی داوە لە خەڵک. ئەگەر وریان نەبی برام ئینسان جاری وهەیە خەڵک دەکوژێت، ئەوە زۆر خەتەرە برام، دەبێت ئینسان وریا بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزەری پێداوین، دەفەرمێ ئینسان دەخاتە ناو قەبرەوە. لەبەرەوە ئینسان هەر کاتێک شتێکی بینی کە پێی کاریگەر بوو، دەبێ ماشاء الله بڵێت یاخود داوای بەرەکەت بۆ خاوەنەکەی بکات بۆ ئەوەی کە جاوزار کاری تێ نەکات. ئەوە لە ڕووی ئاەت و فەرمایشتەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەو شێوازەیە چاوزار کاریگەری هەیە، دەبێ ئینسان وریا بێت. ئەنجا ڕێگە چارەی خۆپاراستن، ڕێگە چارەی خۆپاراستن لە چاوزار بەچی دەبێت و ئینسان چۆن خۆی بپارێزێت بۆ ئەوەی کە تووشی چاوزار نەبێت بە ئیزنی خودای پەروەردگار. بەو چەند هۆکارانە، یەکەمیان
پابندی بە شەریعەتی خوای پەروەردگار و نەکردنی گوناه و تاوان. خوای گەورە دەفەرمێت وئین تەصبیروا وتتقوا لا یضرکم کەیدهم شەیئا. ئەگەر ئێوە سەبر و ئارام بگرن و تەقوادار بن، سنوورەکانی خوای پەروەردگار نەبەزێنن، گوناه و تاوان نەکەن، پیلانی کەسانی بێباوەڕ و خراپەکار کارتان تێناکات. بۆیە گوناه و تاوان ئینسان دەکاتە نێچیری شەیطان. گوناه و تاوان دەرگای دڵی ئینسان بۆ شەیطان دەکاتەوە کە شەیطان دێتە ناو دڵ و دەرونی ئینسان، و لە ئەو کاتەش کە شەیطان هاتە ناو دڵی ئینسان، ئینسان تووشی جۆرەها بەڵاو موسیبەت دەکات. خوای گەورە پەنامان بدات. بۆیە بەگشتی ئینسان پابندی بە شەریعەتی خوای پەروەردگارەوە، نشکاندنی سنوورەکانی خوای پەروەردگارەوە وا دەکات کە ئینسان لە هەموو ڕوویەکەوە پارێزراو بێت بە ئیزنی خودای پەروەردگار. دووەمیان پشت بەستن بە خوای پەروەردگار بۆ ئەوەی کە ئینسان لە هەموو بەڵایەک پارێزراو بێت. خوای گەورە دەفەرمێت ومن يتوكل على الله فهو حسبه. هەر کەسێک پشت بە خوای پەروەردگار ببەستێت، بەڵام هۆکارەکان بەدەست بخات، هۆکارەکان جێبەجێ بکات، ئەو جا پشت بە خوای پەروەردگار قایم کات و تەوەکولی لەسەر خوای پەروەردگار هەبێت، خوای گەورە دەفەرمێ بەڕاستی ئەو کەسە خوای پەروەردگاری بەسە. حسبنا الله ونعم الوكيل. ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت، کاتێک کە خستیانە ناو ئاگر، ئەو وردە و ئەو دوعایە و ئەو ئاەتەی خوێندەوە حسبنا الله ونعم الوكيل، خوای پەروەردگار ئاگری لەسەر سار کردەوە. حسبنا الله ونعم الوكيل. ئینسان پەنا بە خوای پەروەردگار ببات، پشت بە خوای پەروەردگار ببەستێت. خوای پەروەردگار باشترین یارمەتیدەرە بۆ ئینسان. ئەوە بەڕاستی ئینسان دەپارێزێت ئەگەر ئینسان بە بیر و باوەڕەوە پشت بە خودای پەروەردگار ببەستێت. سێمیان بەخشین و چاکەکردن ئینسان دەپارێزێت لە چاوزار و لە هەر دەردوو بەڵام موسیبەتێکی دیکەش بە ئیزنی خوای پەروەردگار. پێغەمبەر دەفەرمێ داو مەڕضاکم بالصەدەقە، بەهۆی چاکەکردن و سەدەقە و خێرکردنەوە نەخۆشیەکانتان چارەسەر بکەن و خۆتان بپارێزن. دەگەڕنەوە لە یەکێک لەو کتێبانەی کە باسی چاوزار دەکات، باز لە دوو برا دەکات کە خاوەنی ماڵ و سامان بوون. یەکێکیان زۆر ڕەزیل و پیسکە بوو دڵ ڕووی جەنابتان، یەکێکیشیان زۆر بەخشندە بوو، یەکێکیشیان زۆر چاکەکار بوو لەگەڵ خەڵکدا. ئەوەیان کە ڕەزیل بوو ماڵ و سامانەکەی نەما ئافاتێک هات و ماڵ و سامانەکەی هەمووی لە ناوچوو. جا لەگەڵەوەشدا ئینسانێکی حەسوود بوو. هەر کەسێک چاو پیس بە ئینسانێکی حەسوودە بزانن، لەبەر حەسادەت چاوی پیس لە خەڵک دەدات و خەڵک تووشی چاوپیسی دەکات. خوا پەنامەندات. ئەنجا کەسێکی بان کرد ئەو برایان کە زۆر ڕەزیل بوو، زۆر حەسادەتی بە برایەکەی هەبوو کە ماڵ و سامانەکەی حەز زیادی دەکرد. جا کەسێکی بان کرد کوتی وەرە ئێستا کاروانی برایەکەم بێرەدا ڕەت دەبێت. لەو کاتەدا کە بێرەدا ڕەت بوو چاوی پیسی لێبدا لە بەرامبەردا ئەوەندە پارەت پێدەدەم. کاتێک کە هاتن لەسەر ڕێگای کاروانەکە وەستا بوون، ئەو پیاوەی کە چاوپیس بوو و لە ڕووی جەنابتان چاوی چاکی نەدەبینێ. بۆیە گوتی ئەگەر نزیک بوونەوە هاتن پێم بڵێ. جاکە تۆزێکیان مابوو بگەن بەوان کە لەسەر ڕێگایان دانیشت بوون وەستا بوون، کاتێک کە لێی پرسی گوتی چەندی ماوە، گوتی بەخوا مقداری ئەوەندەی ماوە لە دوورەوە ئاماژەی بۆ کردن. ئەو پیاوەشیان کە چاوپیس بوو بەو برایە ڕەزیلەکەی وت بەرازە چاوی تۆ لەو دوورەوە دەبینێت؟ ئای خۆزگە چاویم نیش بەو شێوازەیە بووایە. ئەوەیە کوردەواری دەڵێ کە چاڵ بۆ کەسێک هەڵکەنی بۆ خۆت دەکەوێ ناوی برام. لەو کاتێدا پیاوەکە ئەوەی کە چاوپیس بوو بە چاوی ئەو پیاوەی هەڵاگوت، گوتی بەرە لەو دوورەوە تۆ دەبینی، یعنی ئای خۆزگە منی جواب بووم. دەفەرمێ هەر لەوێ چاوی تاری بوو ئەو پیاوە، دواتر چاوی کوێر بوو. سبحان الله. ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسان دەباتە ناو قەبر کاکە وەریا بە برام. ئەو برایشیان کە بەخشندە بوو بەوێدا ڕەت بوو، بە فەرمانی خوای پەروەردگار ڕزگاری بوو. کاکە ئینسانی بەخشندە، ئینسانی چاکەکار، ئەو چاکەیەی فریای دەکەوێت جاری وهەیە لە دنیاشدا تووشی بەڵام مصیبەت نابێت. ئەها لە کوردەواریدا ئەگەر بەڵام مصیبەتێک هات دەڵێن کاکە باخێرێک بکەین لە ئاوایی بەعام بۆ ئەوەی دەفعی بەڵام مصیبەتەکە بکات. ئەوەیە خێرکردن و چاکەکردن بەرام ئینسان دەپارێزێت بە ئیزنی خودای پەروەردگار. ئەنجا چوارەم لە هۆکارەکانی خۆپارێزی لە چاوزار بە فەرمانی خودای پەروەردگار بریتیە لە خوێندنی ویردەکان و زیکرەکان.
بریتیە لە ذیکر و یادی خدای پەروەردگار بەگشتی. خوێندنی ئایەت الکورسی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشدا ئاماژەی پێکردووە هەر کەسێک کە بیخوێنێت پارێزراو دەبێت بە ئیزنی خدای پەروەردگار. خوێندنی المعوذەتەین قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس ئەو دوانە کاتێک کە دابەزین پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر ئەوەی دەخوێند و دەستی پێوە دەگرت بۆ ئەوەی کە پارێزراو بێت. ئەوانە ئینسان دەپارێزن لە فەرمایشتی پێغەمبەر داهاتووە صلی الله علیه وسلم. بۆیە ئیبن القیم دەفەرمێت هیچ کەسێک بێ پێویست نییە لەو دوو سوورەتە قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس دەفەرمێ هیچ کەسێک بێ پێویست نییە دەبێ هەموو کەسێک دەستیان پێوە بگرێت و هەروەها بیان خوێنێت بۆ ئەوەی کە ئینسان پارێزراو بێت. دەفەرمێ ئەوانە کاریگەری زۆر سەرسوڕهێنەریان هەیە لە دوورخستنەوەی سحر و چاوپیسی لە ئینسان. ئەو دوو سوورەتانە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی پێوە گردوون. ئیبن عەباس دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای دەخوێند لەسەر حەسەن و حوسەین. یەکێک لە دوعاکان ئەوە بوو کە دەیفەرموو ئوعیذکما بکەلیمات الله تامە ئێوە دەپارێزم بە وشە تەواوەکانی خدای پەروەردگار من كل شەیطان وهامە لە هەموو شەیطانێک و لە هەموو کەسێک کە زیان دەبەخشێت کە زیان دەگەیەنێت بە ئیزنی خوا ومن كل عین لامە بەتایبەت لە هەموو ئینسانێک کە زۆر چاوی پیسە کەس لە بەردەستی ڕزگار نابێت. کوردەواری دەڵێ تفەنگی پێیە بەسەر ڕێگای خەڵکەوە دانیشتووە هەر خەریکی ئەوەیە ئاحبەرە ئەمە چییە و هەموو ماڵە لەکوێ بوو ئەمە چی ئەمە لەکوێ هێنا کاکە تۆ چی داوە لە خەڵک بەرا خۆت و محامی خەڵک نی بابەت تۆ کاری خۆت بکە لە خەڵک گەڕێ ئەتۆ سەرقاڵی کەم و کوڕی خۆت بەبرام. ئینسان 1001 کەم و کوڕی هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم قەدەغەی کردووە نابێ ئینسان بە ماڵ و سامانی خەڵک یاخود بە باڵای خەڵک یاخود بە هیچ شتێکی خەڵکدا هەر بڵێت بۆ ئەوەی کە تووشی بەڵاو مصیبەتی نەکات. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتی صحیحدا کە عوسمانی کوڕی عەفان بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت هەر کەسێک لە بەیانیان و ئێواراندا 3 جار ئەو دوعایە بخوێنێت پارێزراو دەبێت و هیچ شتێک زیانی لێ نادات. ئەوەیە ئەو دوعایە بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. ئەو دوعایە بخوێنە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هیچ شتێک زەرەر و زیان لە ئینسان نادا بە ئیزنی خدای پەروەردگار ئەگەر ئینسان لە هەموو ڕوویەکەوە پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت. جا بەگشتی ئینسان کاتێک دوعایەکان دەخوێنێت ویردەکانی ئێواران و بەیانیان دەخوێنێت پابەندی زیکرەکانە ئەوە لە هەموو ڕوویەکەوە ئینسان پارێزراو دەبێت لە شەیطان لە سحر لە چاوزار و لە هەر دەرد و بەڵاو مصیبەتێکی دیکەش کە دێت بە ئیزنی خوای پەروەردگار ئینسان پارێزراو دەبێت. خوای گەورە هەموو لایەکی پارێزراو کات. کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە بەڕێزان گەیشتینە ئەو نەتیجەیە کە چەند شتێک باسکەین بە کورتی و دەرەنجام و نەتیجەی کۆتایی ئەو بابەتە چیمان پێ دەڵێت بۆچی ئەو بابەتە گرینگە بۆچی دەوێ باسی بکەین. لەبەرەوەی لە ئاەتدا باس کراوە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزەری پێداوین پێغەمبەر باسی کردووە یەکێکیش لە دەردە کوشندەکانی ئەو ڕۆ بریتیە لە چاوزار و چاوپیسی خوای گەورە پەنامەندات. جا یەکەم لە نەتیجەی کۆتایی ئەو بابەتە ئەوەیە کە بەڕاستی چاوزار دەردێکی زۆر کوشندەیە و نەخۆشیەکی زۆر کاریگەرە. ئینسان جاری وهەیە هەست بە خۆی ناکات جاری وهەیە ئەو کەسەی چاوزاری هەیە هەست بە خۆی ناکات دەبێ وریا بێت ماشا ئەڵڵا بڵێت یان داوای بەرەکەت بۆ ئەو شتە بکا کە باسی دەکات. جاری وهەیە ئینسان چاوزار لە خۆی دەدات دەبێ ئینسان وریا بێت. جاری وهەیە ئەو کەسە هەست بە خۆی ناکات چاوزار تەنانەت لە خۆشی دەدات. زۆر کەس خۆی بردووە بە چاوەوە ماڵ و سامانی خۆی بردووە بە چاوە بڕواتان بێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم استعیذوا بالله فإن العین حق. کاکە خۆتان پەنا بدەن بە خوای پەروەردگار ئاگاتان لێبێ پەنا بۆ خوای پەروەردگار ببەن چونکە چاوزار حەقە. بۆیە یەکەمین شت دەبێ ئینسان خۆی بپارێزێت خۆی پەنا بدا بە خوای پەروەردگار وریا بێت لەو نەخۆشی و لەو دەردە کوشندەیە خوا پەنامەندات. دوام ئەو کەسەی کە بە شتێک سەرسام دەبێت ئەگەر چاوزاری هەبێت یاخود نەیبێت دەبێت لەو کاتەیەدا کە باسی دەکا ماشا ئەڵڵایەک بڵێت یاخود پێغەمبەر دەفەرمێ فەلیەدعو لەه بالبەرەکە
داوای بەرەکەتی بۆ بکە برم. ئەگەر لێبێ وەریابە وەختێک باسی شتێک دەکەی، باسی ماڵێک دەکەی، باسی کەسێک دەکەی، دەڵێ کاکە وەڵڵا ئەلحەمدولله زۆر جوان و ڕێک و پێکی ماشا ئەڵڵا یەک بڵێ یاخود داوای بەرەکەتی بۆ بکە لە خوای پەروەردگار بە ئیزنی خوای گەورە. ئەوە کاریگەری چاوزارەکەی ناهێڵێت. سێمیان ئەو کەسەی کە هەست بە خۆی دەکات کە چاوزاری هەیە باشتر ئەوەیە کە لە ماڵەوە بمێنێتەوە، باشتر ئەوەیە کە چاون نەبڕێتە ماڵ و سامانی خەڵک، باشتر ئەوەیە کە لە دوورەوەش باسی ماڵی خەڵک نەکە، چونکە چاوپیسی ئەوەندە کوشندەیە خۆپەنامانداد. جاری وا هەیە ئەو کەسە کەشتەکەشی لێ دوورە لە وڵاتێکی دیکەیە، بەڵام ئالێرەوە دەیبینێت پێی ڕاهەڵ دەڵێت یاخود باسی دەکات یاخود چاوی تێدەگرێت کە تیشکی ئەو چاوە لە دوورەوەش جاری وا هەیە ئەو کەسە یاخود ئەو شتە دەپێکێت. بۆیە ئینسان دەبێ وریابێت ئەو کەسەی کە هەست بە خۆی دەکات نابێ بە هیچ شێوازێک تەماشای ماڵی خەڵک کات، نابێ بە هیچ شێوازێک بە ماڵی خەڵک ڕاهەر بڵێت. ئەگەر گوتیشی دەبێ ئینسان ماشا ئەڵڵا یاخود داوای بەرەکەت بکات برام. کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە حەزەری پێداوین کە بۆی باس کردوین بۆ ئەوە باسی دەکەین ئێمەش کە هەمومان پارێزراو بین، بۆ ئەوە کە باسی دەکەین تووشی قەتڵ نەبین، بۆ ئەوە باسی دەکەین کە ئینسان تووشی ئەوە نەبێ ناز و نیعمەتێکی خوای پەروەردگار لە ناو بات. کاکە ئینسانی حەسوود، ئینسانێک کە چاوپیسە خوا پەناماندا دوو لە ڕووی جەنابتان دوژمنی ناز و نیعمەتی خوای گەورەیە و ناز و نیعمەت لە ناو دەبات. کاکە ئینسانێکی قاتی لە خەڵک دەکوژێت، کاکە خەڵک تووشی بەڵام مصیبەت و دەرد و نەهامەتی دەکات، خەڵک تووشی کارەسات دەکات. لەبەرەوە دەبێت ئینسان وریابێت، لەبەرەوە دەبێت ئینسان خۆی بپارێزێت، ئینسان پابەندی زیکرەکان بێت، ئینسان پەنا بۆ خوای پەروەردگار ببات، ئاگای لە سنوورەکانی خوای گەورە بێت بۆ ئەوەی کە ئینسان پارێزرا و سەلامەت بێت و هیچمان تووشی گوناه و تاوان نەبێن. خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی داوا دەکەین، دوعا دەکەین و دەپاڕینەوە بمان پارێزی لە هەر زیانێک، لە هەر چاوزارێک، لە هەر حەسادەتێک، لە هەر سحرێک، لە هەر شتێک کە دەکرێ مای بەڵام مصیبەتە. یا ڕەبی خوایە گیان پارێزرامان کەی، یا ڕەبی خوایە بە دوورمان کەی لە چاوزار و لە سحر و لە هەر نەخۆشی و دەرد و بەڵام مصیبەتێک. یا ڕەبی خوایە گیان هەموو مسلمانان پارێزراو کەی، خوایە کۆمەڵگای ئێمە پارێزراو کەی، خوایە گیان لە ناز و نیعمەتەکانی خۆت بەهرەمەندمان کەی، خوایە بمانە ڕازێنیەوە بە سیفەتە بەرزەکان بە ئاکاری جوان. یا ڕەبی خوایە گیان دوورمان خەیەوە لە هەر شتێک کە زیان بە کۆمەڵگا دەگەیەنێت، زیان بە مسلمانان دەگەیەنێت، خوایە پارێزرامان کەی. یا ڕەبی خوایە گیان هیدایەتمان دەی، لەسەر ئیمان و ئیسلامەتی بمان ژێنی و بە ئیمانەوەش بمان مرێنی، لە ڕۆژی قیامەتە لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر و دۆزەخ پارێزرامان کەی. خوایە عاقبەت خێر و بەختەوەری دنیا و قیامەتمان کەی، لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا هەمومان بەیەکەوە کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.